سڵاو، من دکتۆر جێگر کۆیم لە سنتەری بایت لە شاری هەولێرەوە لەگەڵتانم. خۆمان دەزانین کە زۆربەی ئەو کردارانەی بۆ چارەسەرکردنی ددان دەیکەین زۆر ورد و هەستیارن. لە هەمویان ورتر و هەستیارتر کردداری دەماڕبووینە. بۆ لەبەر ئەوەی ددان خۆی زۆر بچووکە، ڕێگەکانی ددان یەجگار بچووکن، هەتا ئەو حەدەی کە پزیشک ناتوانێت بە چاوی خۆی ببینێتن. بۆیە هەر پزیشکێک کە ئیش لە ناو ڕەجی ددانەکان دەکا پێویستە ئامێری گەورەکردن واتە مایکرۆسکۆپی هەبێتن. چونکە بەبێ مایکرۆسکۆپ ناتوانانی بە تەواوەتی کۆنتترۆلی ناو ددانەکە بکەیت. واتە زۆربەی ئەو چارەسەریانەی کە بۆ دەماربڕین دەکرێتن بگرە لە دیتنەوەی دەمارەکە، لە پاکردنەوەی دەمارەکە، لە دەرهێنانی ئەو دەزوانەی کە لە ناو دەمارەکە دەشتێن، پزیشکەکە ناتوانێت بە چاوی خۆی بیبینێت و ئەنجام بدات. بۆ مانایە کە ئەگە پزیشکەکە ئەو ئامێرەی نەبێت نەیکاتن باشترە، چونکە دەرەنجامی زۆر خراپتر بۆ چارەخوازەکە دەبێتن. هیوادارم هەر پزیشکێک کە کردای دەماربڕین دەکاتن ئەو مایکرۆسکۆپی هەبێت و هەمووشمان دەزانین وەکو پزیشک کە دەیان ساڵە لە ئەمریکا بوویتە ستاندەرێکی ئەلمی زانستی. هیوادارم هەر سەرکەوتوو بن و هەمووتان ببنە خاوەن مایکرۆسکۆپ لە کلینیکەکانتان. یەکێک لەو مایکرۆسکۆپانەی کە زۆر وردە و دەتوانین پشتی ببەستین بۆ کارامەیی لە کردداری چارەسەرکردنی ڕەجی ددان بریتێ لە مایکرۆسکۆپی زووماکس. لێرەوە دەمێت دەستخۆشی لە کۆمپانیای ئەشەرع بکەم و لە تەواوی ستافی ئەشەرع کە توانیان مایکرۆسکۆپی زووماکسم بۆ دابینکەن لە کلینیکم. هەر سەرکەوتوو بن.